سلام ورحمەتی خوای گەورە لە هەموو لایەکتان خۆشەویستان تاعات و عیبارەتی هەموو لایەکتان قبول بێ. خۆشحاڵم لە حەڵقەیەکی تری بەرنامەی خەڵاتی ڕەمەزان بە سپۆنسەری نەخۆشخانەی نەشتەرگەری میرەبانی دێمەوە خزمەتتان لە بەرنامەی خەڵاتی ڕەمەزانەوەی خۆشەویست بینەرمان بن با بەیەکەوە هەرم لەگەڵ ئەو نەخۆشانە قسە بکەین کە سەردانی نەخۆشخانەکە دەکەن هەمیش چەند پرسیارێکیان لێ بکەین کە سپۆنسەرەکەمان نەخۆشخانەی میرەبانی خەڵاتی ئەم نەخۆشخانەیان پێشکەش بکەین. ئێوەی خۆشەویست لەگەڵمان بن. وازد كوا صحت كوا باشي رمضان شلي قبول إن شاء الله كل جا رمضاني باشي إن شاء الله زور باشي نقابل أخوي جوريت قبول كا الله وتمام نخوش يعني كسكر نخوشة والله بخوم وجي نخوش وهنا قوة ديخوا ساق سلامتك أيوة لا خاف فادني تسون بيرد هالبجار مهرباني بري مهرباني تسون خست خانتي خست خان والله يعيبيني زور باشي درت زيك الحمد لله لا كويس باشا إن شاء الله نموني زور ده إن شاء الله سلامت بيا أخوات لا تصروك باشا يعني والله إلا هم بوارد شو والله إلا بواري ويخرج زور بيشواسي لخرج كانوا لا هم تشتش مزبوط دكتور كان يا باشا أي والله يا عيني لا خواي بزياد الحمد لله تيست زور باش بس خوش بيا أخوات صارت زبر سيارك اليوم كم مري إمبراطوريتك هي إمبراطورية ناوي لقرآنات يا نازانيتيا ناوي كتشي إمبراطورية إيه ناوي لقرآنات يا لا والله زعمت بزعمنا قرصة بسيارة قرصة دست خوش بي صارت أخو بخير بي السلام عليكم. سلام بخير. خاري منكوي. باشي. وصحتك صحتك باشي. بخير بي. خاصة وسلامتك. خوش سلام. خوش فاد يا ربي. خوش. بدلت يا نخوش خانك. بري. لا تصروك والله إلا الرؤية ويخلقك درامتي كما استكا إيرش بويان كبير سعر كان ندا وزان دي خلق روي ديرك دي بزوري. نرخ كان يرزانة. نرخ كان يرزانة وإي الدكتورة كانش باشن. واي. لقلب الصاغ ويا. خوش سلام. أخو بخير بي. إمبراطوريتك ناوي لقرآنات نازانيتيا. ناوي. إمبراطوريتك ناوي لقرآناتيا. باسكرا. ناوي هندرا. نازان. نازاني. دست خوش بحزم لي وبزاني والله. إمبراطور كان بريم شيانة في العونة بريم. لا والله. تيجي شنيا. خوش حاضر. بخير بيا أخوة. دكتور زنابي شرماندين أبي دكتور. وقتك أو يعني والله كو يعني وقتك نخوشي بريك برام دست خوش بي. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشا. زور سباس السلام عليكم. الحمد لله زور سباس. بس تيجي ما كليا. بابا نايتيا. بابا ناي ليزا. ليزا. سوني ليزا. ليزا لأخويا صار الدنيا إيش كذا. أنا بابولي. أجا ليزني. أجا ليزا خف الدنيا. ما أدري إيش كا. زور سباس. لا ولا تسالمه. ما أدري إيش. سلام يا ربي زور سباس. صالح حلبني إن شاء الله. لقم داري إن شاء الله زور ممنون زناد. سون الليرن نخوشم بالتأكيد. والله أري والله خزانة كم نخوش. سلام. سلام دي زور سباس لكم. سون إيرا ميرباني. والله زور دست خوش لكم زور باشا. هم لروي السعركو نرخەکەی زۆر هەرزان یعنی عیادەی دکتۆری 5000 لە هیچ جەیەک نییە بەو سعرە لە هیچ جەیەک ئیزافەتەن ڕێزێکی یەکجار زۆر بەڕاستی یعنی وەنەبی بلێم لە خەستەخانەکەی ئەو قسەی بکەم بەخوای لە دەرێ ئەو قسەی دەکەم ڕێزێکی یەکجار زۆر دکتۆری باش و احتیمامت پێدا بەڕاستی یعنی گرنگیت پێدا ئەوە نیە هەر لە کۆڵت کاتەوە یان مەسەلەن گرنگیت پێدا بەرێ باەکەشکرد نا حتا ئاخر پرسیار بۆ خۆی یعنی ئەم دەمیز بسمە دەرێ ئەو هێشتا وەکو بڵێ پرسیاری دەکردم ئیشی
من جێبەجێ بکات ینی نەخۆش زوو بەڕێ ناکە لە کۆر کاتەوە لە کۆر ناکاتەوە ئەرێ وڵا خاتم بەخێر بێ جەنابش زۆر سپاس. یاخوا بەخێر خوا ساڵ و سەلامەت بکە سپاس سەلامەت. بۆ نەخۆش بێگمان گرنگە نەخۆشخانەکە لە بژێری ئێرە چەندە باشە بۆ لە چ ڕوویەکەوە والله خستخانەکە تابلی باشە زۆر زۆر. لە چ ڕوویەکەوە بۆ سەرنجی لە ڕووی پاک و خاوێنی لە ڕووی هەموو شتێکەوە سعرەکەی مناسبە یعنی لە بۆ هەژاری پێویستە لەو سەردەمێ بەخۆ دەزانی خەڵک کەم دەرامەتە ینی جێی مناسبی دەوێ. خۆ بەخێر بە سیارێکمان هەیە ئیمپراتۆرێتێک ناوی لە قورآن هاتیە ئیمپراتۆریەت نازانین چی ئیمپراتۆرێتێک بوو ئیمپراتۆریەت وەڵاهی لەوانێ بە دنیاوی بزان بەس ئێستا خەیاڵی نازانین بدە نازانی نازانین دەی کاتێک خۆشتان لە بۆ دەخوازم خوا ساڵ و سەلامەتتان کە بەبێت چ قشتە فاتەمە درێژی کە سپاستان دەکەی دەستان خۆش بێ سپاس حاجی کوی خوش بیا خسلام باش والله بتما اخوة باش دوش نخوشی بري خوش فاده یا ربی سلامت بري صاحب سلامت ان شاء الله چه نخوشک تا موزق سكري نخو لا والله اوان النبي باشا صوفان هي لقيت فقرات عمليات كده دكتور ناري برقلوي بري والله هاي الرياضه وشتي ناكي لا والله بيم ناكرس سقط قلبي صار ودا سلامت بري كويس انا خوش قانك والله او كم زار مبين كوبو بدل بو باش عيبيني يا خو بخير اي دا زنابك السلام عليكم سلام كوي وزتكوا والله بالتمام باشي امانه تخايب لقد هاتي لا والله بالتاني هاتي بالتاني هاتي خو صاب سلامتك نخوشي اري والله زفتي هاتي ما خوش فاده يا ربي سلامت يا امانه تخايب الرب و خو سلامت بي امانه دا بسيارش اسانه تبقى مع اسان هاجا هو پیغمبر صلى الله عليه وسلم ايه یەکەم ئافرەت کە باوەڕی پێ هێنا چێ بوو والله من ئەوی نازانم یەکەم ئافرەت باوەڕی پێ هێنا گوتت پێغەمبەری نازانێت تودایە خديجة والله عافیە لەگوت تودایە والله زانی دایە جیان ئەو خەڵاتە بە سپۆنسەری نەخۆشخانەی میرەبانی لە بۆ جەنابێت دست خوش بي یا خۆ بەخێر بێ خوا شفاشە دەی يا اخو سلامت دەگە خواردن دروستکردنی کوی خۆ حازر دەکەی بري بەخۆت حازر دەکەی بري لەگەر خواردن دروستکردنی باشی خراپی باش ملاعب خۆ تایبەت ڕەمەزانان زەلام زۆر حەزیان لە برنجیە بري زي ما تاسري تشتي برنزكاي بس مرقه وكيدك وشتكيدك قوري هەتا خلاصە بیا برنجە اري والله ئەی دایە تو والله ما شرفها هەر برنجە اري بخوا ئەولۆ يعزيان ليت كان يا قومەی برنج خۆری كويس بكين درنا قبل سي او بخون برسي ما النبي وایە اري والله دەست خۆش بێ لە تو ئاسانە ئەم ڕۆژە برنج هەر ڕۆژە بنەوە والله يا فمناك يعلم اللي بكم بەخۆشت هەر برنجە حەز لە برنجە لا والله ئەی اما قمنا کور ئێستا تو حەز دەگەن بە کوتایە لا والله انا ناخذ كره ساوار كره ناوري مالينينا لۆ ناخذ ناخۆن لە بەنزە دەست خۆش بدای یا خۆ بەخێر بێ سلامت یاخۆ سلامت دەست خۆش بێ سپاس قوربان باشن صحتان سپاس بخير بيا اخو سپاس باشي ممنونين سپاس نخوش يا نخوش لقرا والله نخوش صاغ سلامتك سلامت يا ربي ممنون واشفى يا رب ان شاء الله ولاد دكتور رقاتي بله ولاد دكتور رقاتي والله دكتور زبير دكتور زبير صاغ سلامتك ان شاء الله سپاس الحمد لله ان شاء الله ملاك لقى رمضان كوي الله زور باش باشي خوي بس معنويات كوي زور باش الحمد لقى لله خوارني كوي والله زور لدو خوارنين الحمد زور لله لقاني لقى برنس خوارني كوي باش هذا جنك دايكو ما موجود برنس لاني بس مرة كده قرب والله ويا وتصير برنس خوارني والله برنس خرابه برنس والله دكتور دارين خرافه والله برنزي باش بخوي خراب برنسي باش كردي ايش قرانا والله كرام هذا ساباران نبو كم بو بار يعني ما بس بويا راس في قلب الصاغ ممنونين سپاس امبراطوريتك لقرآن ناوي هاتي نازانيتي امبراطوريتك لقرآن ناوي هاتي نازاني امبراطوري رومانيا كره والله عافية لو نازاني روما او زاني دست خوش بي دیارە کارمان بە سپۆنسەری نەخۆشخانەی میرەبانیە زۆر پێشکەش بە جەنابەت بی سپاسیان دەکەین چۆنە نەخۆشخانەکە والله وە یەکەم جارە دێم زۆر سپاس وەکەم باشە ڕێکپێکە باک و خاوینە سپاسین گۆشەکە خۆ بەخێر بی سەرسەر سپاس بۆ جەنابش دەستە خۆش بی مەمنون
السلام عليكم أهلا تزيلا السلام عليكم أحوالتان باشن معدينا بخير عازر بداتوا سينا بهشته خواهي قرع دكتور جان أو تقريبا ساعاتك عملنا نخوش خانة كده الصورة ولا جينا خوش مقابلة لك خوازتان راتو بيرتي يعني خير شي زور جورتان كده خلق زور ليتان رازية ألا سرعة الله غالية ألا سرعة الله جنة بهشت اشتشي زور جرام بها بهشت ما ديبوني دبي بهشت دبي إشي لبوبكي هر كمان سن رمضانك مال لبيشة نازم سن رمضانت كتجي لو يكدبي رمضان خركردنوي خير وتاكي زورة خوي جورا دبارين لخوي جورا لما قبول بكات إن شاء الله خواليتان قبول لك أول كزور خلق سيل سدك يك دلي زور ريزل نخوش دقرين دو نرخكان يعني ببراود بشوين تر زور جيازة ولا قال شي دا يعني دلين نخوش لكل خو ناكريتو دكتور زور لقال دار نشي زور بسيار لي لك باليني نخوشش كبيت الجوري نخوش میوانش رێزدارە ئەو ڕێزدارێژ لە دین فێر بووینە دینیش معاملەیە لێکە ئەوەی پێمان بکری ئەمە دەیکەین و هەموو ئینسانەشش غەڵەت دەکات کولی بەنی ئادەم خەتا بەس ئەوەن دوێنێکە درچی پێ بکەین و غەڵەتیشمان کرد تۆبێ لەسەر دەکەین ئەو دەدەین خۆمان چاپ بکەینەوە تاوەکو ئەوەکو ئەوەی کە پێغەمبەر فێری کردینە صلی الله عليه وسلم خير الناس أنفعهم للناس المؤمن كالغيث أينما وقع نفع دمانه استفادة ما هبي لبو خلشي چونکە خزمەتکردنی خەڵکی توێشی و قیامەتە ئێستاکە من نزیکەی پێش سەعات 2 لە عیادەیمە ئەوەی کە وەرم گرتیە سەڵاواتەکان بووە نەخۆش دێ بە سەڵاواتەکی ئەو سەڵاواتە دەستە قیامەتێ بەڵام ئەگەر پارەی وەربگرم پارە وەرەقەیە وەرەقەکان هەموو بەجی دەمێنێتن وەرەقەکان خڕ دەکەی وەرەقە دەبێتە سەنەدی خانی سەنەدی تاپۆی سەنەدی سیارەی عەقدی زەواجی هەمووی وەرەقەی شەهاداتی دنیەویە هەمووی وەرەقەیە یەک وەرەقە هەیە هەموو جاران سفر دەکاتن ئەو وەرەقانە هیچی نابین وەرەقە چێ بەس ئەو وەرەقە بە خۆمان نابینی وەرەقەی وەفاتمانە وەفاتنامەی خۆمان بە خۆمان نایبینی هەموو وەرەقەکان جاران سفر دەکات تاپۆی خانێکە لێ دەستینتەوە سەنەوی سارەکە لێ دەستینتەوە شەهادەکە لێ دەستینتەوە هەموو سەنەدی ڤێلاکە لێ دەستینتەوە هەموو سەنەدەکان جاران سفر دەکاتن بەڵام ئەوەی دەچیتە ئەو دیوی قسەکانە خێرەکانە زەردەخەنەکەیە سەڵاواتەکەی دەچیتە ئەو دیوی ئەو ملکی حەقیقیمانە چونکە هەمومان دوو شتمان هەیە کەس ملکیمەیە یەکەمینیان ئەو عیبادەت شەعائیرانەیە کە ئێستا کە بە ڕۆژینە و کە تەراویحی دەکەین و کە حەج و عومرەی دەکەین عیبادەتی شەعائیرەکانی خۆمان لەگەر ئەو خێر و چاکانە لەگەر خەڵکی دەکەین ئەوە دەچیتە ناو قەبرمە ئەو ملکی حەقیقیمانە باقی ئەو کان کە هەمووی بەجی دێرین ماشەڵڵا پشتیش دروشم و حەدیث و ماشەڵڵا شتی زۆر جوانە ئەمن ئەگەر لە عیادەکەم تەماشاکە یەکەم جار قەرزاری خوای گەورەمە ئاەت کورسیم لێدا دوایە کە قەرزاری داک و بابم پلە عایشە ئێستا داخل کرا لە خەستەخانەی دوعای لە بۆ بکەن خوای گەورە شیفای عاجیل لە بۆ بنێریتن بێداگ نەبین یەتیم نەبین خوای گەورە شیفای عاجیل لە بۆ بنێریتن قەرزاری بابمم چونکە بابم ئێستا کە لە ژێر خۆڵە سارێ دوو جاران بەس پێش ژێژنەی سەرەکی لێ دەدەین مەجالمان نێ بچینە سەر قەبرانیش کەواتە ئەمە کو خزمەتی بابم بکەم دەبی ئەرێکوانە خەڵک برێ ڕەحمە لە داک و دەبی ئەو های لێ بکەم دەبی دوعای لێ بۆ بکەین دەبی چاکەی لێ بۆ بکەین لۆیەکە ئومێد دەکەم زۆر دڵم پێ خۆشێک برێ ڕەحمە لە داک و بابت نەک پارەم بدات پارە چیە پارە هیچ نییە بە پارەی شتی کەمی پێ دەکرێ بەڵام خەڵک وا دەزانی پارە زۆر مهمە دڵنیە بە کەس ناتانێت لە جێی خۆت بیگری بەکرێ برێت زەحمەنەوی لە جات مەسەقە لەوێرەی نەخۆش بە لە جاتم ئەزیەتی بچێشە زەحمەنەوی لە جاتە من بمرە ها ئەو پارە دەدەم لە جاتم بمرە پارەشتی کەمی پێ دەکردرێ یعنی بە پارەی ئەو شتە بەسیتەکان دەتانی سەعاتی بکڕی بەس خۆقتی ناکرێت دەتانی دۆشک و بالی فێ بکڕی بەس خۆ خەوی ناکرێت دەتانی دەرمانی بکڕی وەنیە بەس خۆ شیفای پێ ناکڕی لێیەکە لە دوو خوای گەورە قەرزاری داکەم دوایەکە قەرزاری مامۆستاکان ئەوە دکتۆر سائب گەیلانی مامۆستان بوو ئێستا لە پێش ئەمە لەژێر خۆڵیان دانا لە شێخ ئەحمەدی خستان ئەو کابرا عەلامە مهمە کە عنی عەجیب بوو بەڵام ڕۆی لە پێشم یعنی کەواتە خەڵکەی زۆر لێرەیە ئەوە زۆر زار بە ئەوە قسەمان کردیە و پرسیارە چش بکەین ئەمە خەڵاتمان هەیە لە بۆ جەنابەت لە پرسیارەکە زانی خەڵاتە چش دەکەی لە خزمەت داینە سێ قەوم کە لە قورآنی پیرۆز ناویان هاتبی قەوم زۆر قەوم ناویان هاتیە قەومی لوتی قەومی هەموو پێغەمبەرەکان کە باس کرایە یعنی نوح قەومی هودی
تاڵوت و جالوت وەکو ئەوە باس کرایە دکتۆر معلوماتی زۆرە بەخوای دکتۆر گیان پێشکەش بە جەنابەت بی سپۆنسەرەکەش هەر جەنابتانن دەستان خۆش بێتن جەزاکە الله عزیزی من خوا خێرتان بنووسێ و خەڵکەلەیتان ڕازیەکە ئەوەش بێگومان خی گەورە عاقبەت خێرمان بکات سلامت بی ئەوە دەرێ پارو بکەیتە کۆشی هەر باش وەکەی تۆ کۆش جەزاکە الله دەست خۆش بێ یاخۆ سپاس سلامت بی دەستە خۆش بێ سپاس سلامت دکتۆر جان دەست خۆش بێ خۆشەویستان و ئەزیزانم ئەڵقەیەکی تری بەرنامەی خەڵاتی ڕەمەزان پێشکەش کرا سپاس بۆ سپۆنسەرەکەم نەخۆشخانەی میرەبانی سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە بینەرمانن سپاس بۆ هەموو لایەکتان و خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکتان قبول کە لە ڕەمەزاندا خوای گەورە ئەجرمان بداتەوە لەسەر ئەو تاعات و عیبادەتانەی کە دەیکەین و ڕەمەزان دەرفەتێک بێ لە دەستمان نەچێ هەموو چرکە و ساتەکانی خواتان لەگەڵ